خۆیان بەین تاماش بۆیگی دوانزەیە ئێستاش بەرەو بەڵزی خاناڕووین تا پۆلیکەین و بەرەو ماڵە و تاگاتە سەعا دەوروبەری سێونی و ئەوانە تۆزێ جەوەکەشی ڕەشەبا و باراناییە. كان شحن كيلو بس مكا فول بو بس ثانية كان كماو من شي تانية رابر بيت كرسينا هو أنا من بارانا 4 قربالقة يعني بعمل فيديو تسبيكين
پێشکەوتنە هەرچەنە بارانیش بوو باز هەر خۆش دەرچوو ناوەل پێشکەوتن هەر بەردەوامی دووارە سڵاو باش کۆتایی ڤیدیۆکەیە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ باش ڤڵۆگی 12 بوو لە سناپچات و ئینستاگرام لەگەڵمانە بن لەگەڵ پەیجەکەی فەیسبووکم تا ڤیدیۆیەکی تر و ڤڵۆگێکی تر خواتان لەگەڵ